نەورۆز لە یەکەم یاری جامی عێراق شکستێکی گەورەی بە ئیتیساڵاتی میوانی نۆش کرد. لا دەستپێکی ڕکابەرەکانی جامی عێراق یانەی نەورۆز لە یاریگای خۆی میوانداری ئیتیساڵاتی کرد. لا تایم یەکەم نەورۆزی خاوەن ماڵ لە نیوە یاریگای میوانەکەیدا بوو. با جۆرێک تەواوی هێرشەکانی بۆ هەژاندنی گۆڵ خست بووە کار. خولەکی حەوت شیروان کوردستان گۆڵ یەکەمی نەورۆزی تۆمار کرد. لە ئەنجامی هێرشێکی دیکەدا ناوبژیوان لە خولەکی 21 لێدانێکی سزای بۆ نەورۆز هەژمار کرد و مەڕوان حسێن سەرکەوتوانە لێدانەکەی جێبەجێ کرد و ئەنجامەکەی بۆ نەورۆز کردە دووهێندا. ئەو تایمە بە پێشکەوتنی نەورۆز کۆتایی هات. تایمی دووەم ئیتیساڵات لە هەوڵی کەمکردنەوەی ئەنجامەکە بوو، بەڵام کوڕانی کاپتن وەلی با دوو گۆڵی لە دوای یەک لە خولەکەکانی 86 و 88 وەڵامی هێرشەکانی ئیتیساڵاتیان دایەوە کاتێک باکۆ عومەر و مەڕوان حسێن تۆماریان کرد. خولەکی 92 یاری عەبدوڵڵا عامر بە هەڵەی گۆڵپارێزی نەورۆز توانی گۆڵێک بۆ ئیتیساڵات تۆمار بکات، بەڵام کۆتایی یاری با 4 گۆڵ بەرامبەر گۆڵێک لا سوودی نەورۆز کۆتایی هات. ڕاستی یاری ئەم ڕۆمان کە لە کاسی عێراق لەگەڵ یانەی ئیتیساڵات لە یاریگای خۆمان الحەمدولیلا توانیمان سەرکەوتوو بووین و لە ئاسی یاریزانەکان ڕازی بووین. تایمی یەکەم توانیمان دوو گۆڵ بکەین، لە تایمی دووەمیشا بە هەمان شێوە توانیمان دوو گۆڵ بکەین. الحەمدولیلا ئێمە تموحی ئەومانەیە کە بتوانین لە کاسا ئەنجامێکی باش بەدەست بێنین. بەتاکی دەرکەوت ئەردوو خولەکە گرنگێکی تایبەتی خۆی هەیە، بەڵام ئێمە زیاتر هەوڵیاوادیم بتوانین کاسی عێراق بەدەست بێنین. دەوری دوور و درێژ لە پێویستمان بە یاریزانی زۆر هەیە لەبەرەوەی یاریەکان لە ماوەیەکی لە چەند ڕۆژێکی کەمدا یاریەکان ئەنجام دەدرێت. ئینشاڵڵا بە شێوەیەکی باشمان ئامادە دەکەین. یانەی نەورۆز بەم بردنەوەیە توانی قۆناغی یەکەمی جامی عێراق تێپەڕێنێت و ئیتیساڵاتیش دوای شکستەکەی ئەمڕۆی لە بەرامبەر نەورۆز ماڵ ئاوایی لە جامەکە کرد. نەورۆز لە دەستپێکی جامی عێراقدا لە یاریگای خۆی و لە بەردەم هاندەرانیدا توانی سەرکەوتنێکی گەورە بەسەر یانەی ئیتیساڵاتدا تۆمار بکات کە یانەی ئیتیساڵات لە کەمتر لە هەفتەیەکدا لە شاری سلێمانی دوو شکستی نۆش کردووە. هەستیار حاجی، کەناڵی پەیام، سلێمانی.